ساڵتان لەبێت و بەیانیتان باش بەیانی 24ێکی دیکە لەگەڵ ئێوەی بینەرانی بەیانیانی ئێمەیەکە هەموو بەیانیەکە دیار بە 24ەوە لەگەڵمان ئەبن بەو هیوایی کە توانی بێتمان تاوەکو ئێستا زووتان پێ بگەینەوە کاتژمێرێک بەیەکەوە بین. ئەمڕۆ ڕۆژەکانی دیکە کۆمەڵێک بەڕۆ و بابەتان بۆ ئامادە کراوە و لەو بابەتانەوە ئەتوان بڵێم ئاماژەی بخەمە سەر کە پرۆگرام ئەمڕۆ هەک بەکەی چیتایە ئەویش ئەوەیە کە ئەوانەی کە لە خوێندندا بڕاون ئەمڕۆ بینەری ئێمە بن چونکە وەزارەتی پەروەردە بە هەماهەنگی ڕێکخراونەوە دەوڵەتیەکان لەبواری پەروەردە دەرفەتێکی بۆ ئێوە ڕەخساندووە کە لە خوێندندا بڕاون جا چۆن دەگەڕێنەوە بە چ میکانیزمێکە چۆن دەتوانن سوودمەند بن لەوە ئەوە لەگەڵمان بینەر بن بۆی کە لە پرۆگرامەکە میوانی تایبەتمانە بێت سەبارەت بۆ قساکەین. جا دواتر هەر لەناو پرۆسەی خوێندن وانە ئەمێنینەوە ئەویش باسی قوتابیانە ئەکەین کە ئارەزووی بەشی فڕۆکەوانی دەکەن پێشتر ساڵانی پێشتر خەڵک پێشەوەی کە بارودۆخی ئۆکرانیا وای لێبێت خەڵکێکی زۆر بۆ خوێندنی کۆلژی ئەندازیاری لە فڕۆکەوانی دەچونە ئۆکرانیا بەڵام ئێستا لە کۆلژی ئەندازیاری زانکۆیی سەلاحەدین بەشێکی پیشەیی هەیە لەم بوارە میوانەکەم لە پرۆگرام باسی ئەو بەشە نوێژمان بۆ ئەکات. جا لەگەڵمان بن جگە لەوە چەندین پاکێج و چەندین کاری جیاوازی دیکەش هەیە کە لە ناو پرۆگرام ئەم بەیانی ئێوە دەبنە بینەری لەگەڵ. لاوازی بەرهەمی کونجی گۆڕانکاری بەسەر بەهای تەحینی ئامێدیدا دەهێنێت. جا لە بەشێک لە نانی بەیانیان کە ئەیخۆین تەحینی شتیا هەندێک جاریش بۆ ژەمە خواردنێکی بچووک بەکارهێنین بە تایبەتی ئەوانی کە کاری چۆنتە ناو بواری لەش جوانی و وەرزشەوە. جا تەحینی ئامێدی بە تام و لەززەتە تایبەتمەندێکەشی ئەوەیە کە ئەو چێژە تایبەتی هەیە ئەو لەززەتە تایبەتی هەیە بۆیە ناوبانگێکی زۆریشی پیا کردووە. بەڵام لەم ساڵ لەبەر خراپی بەرهەمەکەی گۆڕانکاری بەسەر بەهای تەحینەکەشە بێگومان دێت کە کوالێتەکەی وەکو خۆی نەمێنێت یاخود باش نەبێت ئەوە تەحینەکەش بێگومان گرانە بێت چکە ئەبێ کونجی باشی بۆ بەکاربێنێت. لە سنووری قەزای ئامێدی 6 ئاشی بەرد هەیە کە بەهێزی ئاو کارەکەنەوە ساڵانە هەر یەکێکیان 40 بۆ 60 تۆن تەحینی خۆماڵی بەرهەمەهێنن. جا تەحینی ئامێدی خواستێکی زۆری هاوڵاتیانی لەسەرە و تا ئەوروپاش تا ئەمریکاش داوایان لێ کردوون کە بۆیان بدێت زۆر جار هەیە کەسانی لێرەوە ئەڕۆن لەگە خوانایی بن و لەوێش هەمان تەحین کە هەیە لێرە لەوێش پێیان بێت. دەمۆ پێگەهشتنا بەرهەمیە زبارەیە چنینا کونجیانە گوندێ هاریکال سنوورێ ناحیا دێرەلوکێ. کونجین vêdeverê bi baştirîn cûrtêne hejmartin û tameka taybet heye. Lê pocûtyarên deverê bi berhemê ev sala dilxweştînin û dibêjin hişka saliyê kartêkirinê li berhemê wana kiriye. هشكا صالح سبب اكلوان اف بيچكيت كيم بي يعني اف عرضات لكن دا بتر هتا كرن هكر اف يا زيده با و بر و كيمياء بخوجي يا گرانه يعني درمان گرانن صلا برهم کنجه یه بوشلینا اگر و که بورونیه هکا بورون بین ده کنجی لوتر بین و هندک جهاتوجی ات باش هندک جهاتو نه مزگر جهاتو بورو بده گوزنول کنجیوت کن بین خروبن. طعم و لذت تحین آمدیش راسناتیا کنجیان دوریا. لپا برهم خرابی افساله نبتنی ده کارتکرنیل بهای وکتن وک شارزاد بیجن رنگ کارتکرنیل طعم تحین آمدیه جیب کتن. کنجیان وی دوره بجدر سرکی برهمینان تحین آمدیه تین هجمارتن. لیجبر لاوازیا برهمی ده باندورا کراستا خول تحین آمدیه کتن. اجبر کو 6 آشین بریل و دوره هنه کو سالانه هر یکشوانا 40 بو 60 تانین تحینه برهمتینن. تحین ده گران بی چونکی هشکا سالیا بارانینن آفنینه آوا که ما کنجی که مهدیه کرن بجا خاصا کنجی یا ما منطقه گلک که مهدیه کرن و طبعا وقتی که مهدیه کرن و نبیت و ده گران بیت و اتوماتیکیان مجبورین امشی ده گرانکاری کفنه ده تحین جی شکل که دی بید. تحین درست خمالی اشکنجین دورت هتا درست کرن بیک و تکلی هیچ ماده اکدی بهتا کرن.
اجبر طماوی تایبت تحین آمدی ناو دنگیک باش پیدا کریه. ابجوره کی کود نهادال در و یا ولاتی جی دا خوزیک زور السره. لپاجبر که میا کنجیان رنگ برهم تحین افصاله کمتر و ببهاتر بیتن. مسعود محمد، کردستان 24 دهوک. لە دهۆکەوە سەرێک لە شارە زوورە دین. لە شارە زوور یەکەمین ڕۆژی وەرزی پاییز پێشانگایەکی دەستڕنگینی بۆ ژمارەیەک ئافرەتان کرایەوە کە بەرهەمی دەستیان تێدا بگومان نمایش کردووە. بەشداربووانی پێشانگاکە دەڵێن کە کردنەوەی ئەم پێشانگایە دەرفەتێکی گرنگە بۆ ئەوەی کە دەرفەتی کار بۆ ژمارەیەک ئافرەت دەڕەخسێنێت کە بتوانن بەرهەمە دەستەکانیان ببەنە ئەو پێشانگایەوە لە نمایشی بکەن و لەوێ بازاڕی بۆ پەیدا بکەن. بەرهەمی کاری دەستی خانمانی شارە زوورە. هەموو جۆرە بابەتێکی جوانکاری و ڕازاندنەوە و خواردن لەم پێشەنگایەدا دەبینرێت کە لەلایەن خانمانی دەزڕەنگینی شارە زوورەوە دروست کراون. خانمانی بەهرەمەند دڵخۆشن بە سازدانی ئەم جۆرە پێشەنگایانە و ناساندنی کارەکانیان. بێگومان کردنەوەی هەر پێشەنگایەک دەرفەتێکی زۆر باشە بۆ خانمانی کە ئیشی دەستیەکەنەوە دوکانێکیان هەیە بازارکردنێکی بچووکیان هەیە تەنە لە پێیجەکانیانە یاخود ئەکاونتێکی بچووکە تەشکردنێکە بۆیان و ماوەیەکی زۆرە ئیشیان کردو و لە ماڵەوە دایان ناوە. بەجدی کردنەوەی ئەم پێشانگانە کارێکی زۆر باشە لە ڕێگەی ئێمەوە کارەکانی ئێمە ئەناسرێت زیاتر خەڵکی ئەبینە. ڕاستە ئێمە خۆمان پەیجمان هەیە و لە ڕێگەی ئۆنلاینەوە داواکاری وەرئەگرین بەڵام وەکو پێشانگاکان زیاتر کارەکانی ئێمە ئەناسرێت. بۆ سێمین ساڵە لە شارە زوور ئەم جۆرە پێشەنگایە لە دەستپێکی وەرزی پاییزدا دەکرێتەوە. ڕێکخەری پێشەنگاکە باز لە ئامانجی سەرەکیان دەکات لە سازدانی ئەم پێشەنگایە و بانگێشکردنی بەرپرسانی حکومی و حیزبی بە ئومێدی گوێگرتن لە داواکاری بەشداربوانی پێشەنگاکە و گرنگیدان بە کارەکانیان. ئەمانە گروپیەکەن دروست بوون لە شارە زوور هەستاین بە سەرپەرشتیاری ئەم فستیڤالە بۆ ئەم خانمانە لە سنووری شارە زوورە بۆ ئەوەی بەهرە و توانەکانی خۆیان بخەنە ڕوو و ساکردنەوەی کاڵاکانیان و بە بازارکردنیان. ئەمڕۆ ئێمە ئەم فستیڤالەمان بۆ سازکردن بە ئامادی بەرپرسە حکومی و حیزبەکان هەموو ڕەنگەکان بە بێجیاوازی. ڕێکخراوی بێناز و خانمانی دەزڕەنگینی شارە زوور ساڵانە و لە دەستپێکی وەرزی پاییزدا تواناو لێهاتووی خانمان لەم جۆرە پێشانگایاندا نیشان دەدەن بە ئامانجی بەدەستهێنانی داهاتێک و ناساندنی کارەکانیان بە میوانانی بەشداربووی پێشانگاکە. ئەڤیناتە کوردستان 24 شارە زوور. بابینە سەر بابەتێکی ئەدەبیش کە ئەوە باسی نوێترین ڕۆمانەکەین کە نوێترین ڕۆمانی ئەوان چاوەڕێی کازیوەن لە نووسینی جان دۆست لە سلێمانی بڵاوکرایەوە. ئەم ڕۆمانە لەلایەن کوردۆ شابان وەرگێڕانی بۆ کراوە بۆ زمانی کوردی سۆرانی واتە بە زاراوەی سۆرانی ئێستا لە بەردەستە کە بە تیراژی 500 دانە خراوتە بەردیدی خوێنەران. ناوەڕۆکی ڕۆمانەکە پەیوەندی بە ڕووداوەکانی باکووری کوردستان هەیە و باس لە شەڕی خەدەقی باکووری کوردستانەکە کە لە ساڵی 2015 ڕوویدا بڕیارە لە ڕۆژانی داهاتووش تیراژی زیاتری ڕۆمانەکە بکەوێتە بەردیدی خوێنەرانی ئەوان چاوەڕێی کازیوەن بەم زوانە چاپ بکرێت و بڵاو بکرێت. کۆری ئەمڕۆ سەبارەت واژۆکردنی نوێترین ڕۆمانی منە ڕۆمانی ئەوان چاوەڕێی کازیوەن کە لە عەرەبی هاتیە وەرگەڕاندن کە کوردۆ شابان وەرگەڕاندیە. ئەو ڕۆمان دکەوێت چارچۆڤە ڕۆمانی منی دیرۆکی ڕێزا دیرۆکەمەیە هاوچەرخ دیرۆکە ینی نێزیک ئاکو ئەم شاهدێ وێن. باسی شارێکی دیکە شاری خەندەقان لە کوردستانی باکوور کە ئەو شەر ساڵی 2015 قەوما بوو و لە ئەنجامدا بە هەزاران خۆرت و کچێمە شەهید کراون و شار و گوندێمە وێران بوون لە باکووری کوردستان. ئەو ینی فۆکس لەسەر وی شەریە و ئەو قۆناغ و ئەو ماوەی چەند مانگ کە وێرانێکی گەورە بوو ڕۆمان بەگشتی بەحسی ئەو کاتە دەکات. بۆ ئەم کۆڕەکە
500 دانه چاپ کراون و يعني لا روجاني نيزيك داوي بس صدان دانه دين چاپ بکن نازانم چندن او وشانگر دزانی لە دیاربەکر دوانزەمین فستیڤاڵی شووتی دیاربەکر بەڕێوەچێت ئەوەی سەردانی دیاربەکری کردبوو و دەزانێت بەرهەمە کشت و کاڵەکانی چۆنن دەزانێت کە لە چاندنی شووتی دەستێکی باڵایان هەیە جا ساڵانش فستیڤاڵ ڕێگەخرێت لەم فستیڤاڵە چالاکی جۆرا و جۆر بەڕێوەچێت لە ناویشیانە خەڵاتدرایە ئەو جوتیارەی کە کێشی شووتیەکەی لە هی هەمووان زیاتر. دوازدەمین میهریجانە زەبەشی دیاربەکر لە ناوچەیە دیرۆکیە سوورێ هات لەدارخستن. میهریجان bi meşê dest pê kir û beşdarên Mihricanê ji birca keçê heta qada Şêx Seîd meşiyan. Qada Şêx Seîd îsal mazûvaniya Mihricanê kir û hemû çalakî li qadê hatin lidarxistin. Beşdarên Mihricanê amaje kirin ku zebişê Diyarbekir ji her alî ve Sûdê dide danasîna Diyarbekir ku nirxek zêrîn ê Diyarbekir e. Zebeş fêkekî baş e û ew fêkî jî ji bo hem germa Diyarbekir ji bo ewkê ji bo sehetê ji bo saetiyê û hem ji şebeşkî tişkî bi lezzet e havînê ji ber wê va em bêjin hezar sala di vê heremî de ev fêkî û ev nimet zanî heye. Di duwazdemîn Mihrican Zebeşê Diyarbekir de pêşbaziya herî zêde dihat merexkirin pêşbaziya zebeşê herî giran bû. Îsal zebeşê herî giran ê Mihricanê 51 kilo û 400 gram bû ku ev xelat ji aliyê jinek cotkar ve hat bi destxistin. Bir de yine bizi tanıtan Diyarbakır karpuzumuz var. İsal Zebeşê Diyarbakır Goran Salê daha mezin bu. Aslında 56 kilo bu. Leşgerbune, Leşgerbune fireda. Zebeşê Diyarbakır navu denge. Netame Zebeşê Diyarbakır dünyaya tanıtılmış beke. Netame ne hediyeyi. Di Mihricana Balkêş de pêşbaziyên rengîn hatin lidarxistin. Di Mihricanê de pêşbaziyên wek lesxwarina zebeşan, gindirandina zebeşan, bebikên di nava qaşilê zebeşan de bala walatiyan kêşandin. Di Mihricana şeşemîn a Zebeşê Diyarbekir de zebeşê herî giran 29 kilo û 700 gram bû. Di Mihricana îsal de zebeşê herî giran 51 kilo û 400 gram e û her ku diçe Zebeşê Diyarbekir mezintir û girtir dibe. Mahir Yüksel, Kurdistan 24, Diyarbekir. دێنە سەر ئەو بابەتەی کە ئەم بەیانیە باسم لێ کرد بۆ کەسانی کە دەگەڕێنەوە بۆ خوێندن کە لە خوێندندا بڕاون. پرۆژەی گەڕانەوە بۆ خوێندن کە وەزارەتی پەروەردە بە سەرپەرشتی ڕێکخراوی یونیسف و UNHCR جێبەجێ کردووە پرۆژەیەکەیە کە ئامانجێتی لەم پرۆژەیە سەرجەم ئەو منداڵانە بگرێتەوە کە بۆ خوێندن بە هۆکاری جیاجیا دابڕاون لە خوێندن. جا پرۆژەی گەڕانەوە بۆ خوێندن کە وەزارەتی پەروەردە سەرپەرشتی ئەکات و ڕێکخراوی یونیسف و هەروەکوتم UNHCR جێبەجێ دەکات ڕاگەنراوە پرۆژەکە ئامانجێتی سەرجەم ئەو مناڵانە بگەڕێنێتەوە بۆ خوێندن کە وەک باسمان کرد بە هۆکاری جیاجیا لە خوێندن دابڕاون. ئەم بەیانیە میوانی ئێمە سەبارەت بەوە کە لەگەڵمان بێت و لە پرۆژەکە زیاتر شارەزابین چەندێکە ئەم پرۆژە هەیە چەند کەس سوودمان بوونە لی پرۆژەکە سەرەتا لەکوێ بووە ئێستا لەکوێی دیکەی کوردستان هەیە. ئەم بەیانی عەبدولقادر کاکە سوور بەڕێوەبەری فێرکردن لە ڕێکخراوی یونیسف پرۆژەی گەڕانەوە بۆ خوێندن لەگەڵمان ئەبێت. بەخێر هاتی. زۆر سپاس. زۆر سپاس دەکەین. کاکە عەبدولقادر سەرەتا با بەوە دەست پێ بکەین دروستکردنی خوێندنگە ڕەنگە ئەوەندە گرنگ نەبێت کە کەمپینی بۆ بکەن خەڵک بگەڕێتەوە بۆ خوێندن یاخود خەڵک هان بدەین بخوێنێت. هەروەکەو نمونانەی کە پێش پرۆگرام دەستی پێ بکات من و جەنابەت باسمان کرد لە کەنیسەکانە زەنگێک لێدرێت لە یەکشەمان کەمپینێکە کە خەڵک وەرن بۆ خواپەرستی و عیبادەتکردن. لە ئاینی ئیسلامە کەمپینەکە زیاتر کرا لە ڕۆژێکا 5 جار بانگە درێت وەرن بۆ خوداپەرستی. ئەمە کە ئەرکێکە هەر یەک لە ئێمە جێبەجێ ئەەکەین. جا پرۆسەی خوێندنیش فێربوونیش عیبادەتێکە. تا چەندە گرنگەکە ئەو کەمپینە لەو جۆرە هەبێت و ئەم پرۆژانە لەو جۆرە ڕابگەێنریت. بێگومان زۆر ڕاستەوەی وتت ینی 100% بەو شێوەیە
دروستکردنی بینای قوتابخانە بە تەنها بەز نییە و هەروەکو ئەو نمونانەی کە باست کرد و پێشتریش باسمان کرد ینی ئاینەکانیش درچیان بەوە کردیە دروستکردنی پەرزگا بە تەنها بەز نییە پێویستی بەوەیە کەمپینی بۆ بکەی بانجی بۆ بکەی هەر بۆیەش کەنیسە زەنگێکی زۆر بەهێز لێ دەدا ڕۆژی یەکشەمان کە بانجی هەموو ئاینداران دەکات کە بێن بە دەنجیەوە و بە هەمان شێوە ئاینی ئیسلامیش هاتووە ڕۆژی 5 جارن کەمپین دەکات بۆی خەڵک بێتن خواپەرستی بکات ئێمەش دەبێت لە قوتابخانەکان بە هەمان شێوە لە سەرەتای دەستپێکردنی دەوام یاخود لە دوای دروستکردنی قوتابخانە ئەو کەمپینە بکەین چونکە مرۆڤ بە سروشت شت لە بیر دەکات پێویستە بە بیریان بێنیەوە و گرنگی کەمپینەکە کەمتر نییە لە دروستکردنی قوتابخانەکە چونکە دەکرێت قوتابخانە دروست بکرێت بەڵام لەوانەیە کەس بە دەنگ قوتابخانەکەەوە نەچێت و یان نمونەشەی لە کوردستان ئێستا لە زۆر لادێ قوتابخانەی زۆر گەورە هەیە بەڵام داخراوە لەبەرەوەی هۆشیارەکە یاخود منداڵێک کەمە ژمارە منداڵەکان کەمە قوتابخانەکان داخراون ئەوەش هەیە باشە کاک عەبدولقادر کەوا بێت ڕەنگە بەشێکی خەڵک هەبن ئەم کورد هەر وا بووینە چاومان کردوتەوە هەر لە ڕاکردن لەم سنوور بۆ ئەو سنوور لە ماڵوێرانی و لە دەربەدەرێ بوونە بەشێکی زۆر لە خوێندن بەو هۆکارەوە دابڕاون تاکو کەمپینێکی لەم شێوێ نەبێت ڕەنگە لە بیریان نەبێت هەر بگەڕێنەوە بۆ خوێندن ئێوە چەندێک توانیوتانە هاوکار بن و دەستی تا ئێستا چەند کەس لەم پرۆژەیە گیراوە بۆی کە بگەڕێنەوە بۆ پرۆسەی خوێندن ئێمە لە ساڵی 2010ەوە بە هەمانجی لەگەر بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر دەستمان بەدەست پێشخەریە کرد کەەوە ماڵ بە ماڵ بگەڕین لە چەند شوێنێکی جوگرافی تاکو بزانین چەند منداڵ لە دەرەوەی خوێندنە و ناونووسی ئەو منداڵانە بکەین ئەو بوو لە ساڵی دواتر سیستەمەکی سەرهێڵ ئۆنلاینمان دروست کرد ناوی هەموو منداڵە و کان و زانیاری منداڵەکانیشمان لەنەوە ئەو سیستەمە ناونووس کردووە نووسیمانەوە و دواتر زیاتر پەرەمان پێدا سیستەمەکە بەرفراوان بوو ئێستا خۆشببختانە تا ڕادەیەک هەموو کوردستانی گرتوتەوە ئێمە زانیاری زیاتر لە 10,000 منداڵمان هەیە لە ناو سیستەمەکە کە لە دەروی سیستەمی پەروەردن یان ناچنە قوتابخانە اینجا هەندێکیان هەر نەچوونە هەندێکیان دابڕاون و هۆکارەکانی کار لەسەر هەردووکیەکەنەوانی کە هەم نەچوونەوە داش باڵەوە باش باڵێ و لێت نەشارمەوە کاتی خۆی لە ناو سیستەمی پەروەردە ئەو شتە هەبوو دەبایە هەموو سەرەتای دەستپێکردنی ساڵی خوێندن تیمێک لە قوتابخانەکە سەردانی ماڵەکانی دەوروبەر بکەن بزانن کام منداڵ لە ناو مەسەلەن دەستە قوتابخانە کام منداڵ تەمەنی قوتابخانەی هاتیە و دەبێ ناونووس بکرێت بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی سیستەمی پەروەردە لە 2007ەوە گۆڕا ئەو فەقەرە نەماوە ئێستا ئێمە دەمانەوێت ئەوە زیندوو بکەینەوە ئەو 10,000 بگەڕێنین باشە ئەو 10,000 لە هەردووکی پێکات بوو لە دابڕاوەکان و لە ئەوانێکن داتایەکتان لەبەردەستە چەندێک دابڕا بۆ چەندێکیش هەر نەچوو بەرخوێندن لەو 10,000 بەڵێ زیاتریان دابڕاون بەنسبەت کوردستان دابراوەکان زیاترن لەوانەی کە نەچوون باش ئەم پرۆژەی سەرەتا ئەزمموی بوو لە هەولێر ئەنجامداندا دواتر چۆن بوو کە بینتان ئەزمونونەکە سەرکەوتوو بوو پەرەسان پێ بەڵێ دواتر هەم وەزارەتی پەروەردە پێی خۆش بوو کە ئەو پرۆژەیە گشت گیر بکرێ و ئێستاش ئێمە وەکو ڕێکخراوی یونیسف هەوڵ دەدەین لە بەشەکانی تری عێراقیش جێبەجێ بکەین باش ئەوانی زۆریان پێخۆش بوو کە ئەو نەتیجانەیان دیت چونکە زۆر کەس باسی ئەوەی دەکات چەند کەس لە دەرەوەی قوتابخانەیە چەند کەس دابڕاوە بەڵام ئامارێکی ڕێک و پێک نییە ئەو سیستەمە پێت دەڵێ بزەبت چەند کەس لە دەرەوەی وە هۆکارەکانیش چییە تەنها ئەوە نییە پێت بڵێ مەسەلەن چەند کەس لە دەرەوەی باشە یونیسف هیچ ئامارێکی سەبارەت بە کوردستان یاخود بڵێن بە عێراق بەگشتی لە بەردەستایەکە لە وڵاتانە لە ڕیزبەندی چەنەمە بۆ نەهێشتنی خوێنەواریات ڕێژەی خوێنەواری تیا چەندێکە کە دێ باسی ڕێژەی خوێندەواری دەکەی خوێندەواری بۆ گەورانە باش بەڵام ڕێژەی چوونە قوتابخانە و نەچوونە قوتابخانە بە جێرەی قۆناغەکان دەگۆڕێت لە کوردستان لە قۆناغی با بڵێن پۆلی 1 تا 6 نزیکەی 100 منداڵان لە دەرەوەی قوتابخانن لە بۆ قۆناغی با بڵێن لە پۆلی 7 تاکو و پۆلی 9 کە هەردووچیان بەیەکەوە بنەڕەتین دەوری 107 تا 8 دوایی کە دەچیە قۆناغی ئامادەی ڕێژەکە 3 ئەوەندە دەبێت زیاترە کات بەرەبەر بێگومان ینی لە تەمەنەکانی سەرەتایی منداڵ دەچی حەزێکی زۆری هەیە بەڵام دواتر بەرەبەرە دادەبڕێ
ئەوەش خۆی لە خۆیدا ینی وەکو بڵێ مؤشیرەکە لە بۆ ئەوەی لەوانەیە کوالیتی خوێندن بەو شێوە نەبێ ینی منداڵ یەکەم زار بوو زۆر بە پەرۆشە بێتە قوتابخانە دواتر ئەوە نییە کە خەونی پێوە دەبینی ئیتر وردە وردە هەوڵ دەدا دا ببڕێ کاتە کارەکانی یونیسف بە پێ ئەو خۆناغانە بۆ هۆشیارکردنەوە بۆ گەڕانەوەیان پێویستی بە جیاوازی هەیە کە جیاوازێکی تایبەتێت بەڵام ئێمە زانین هەر کێشەیەک هۆکارێکی لە پشتە ئەو هۆکارانەشە بە چارەسەر بکەن یونیسف چۆن چارەسەری ئەو هۆکارانە ئاکات چۆن نەتوانێتەوە بنبڕ بکات کە ئیتر دانە بڕێن یاخود هەوڵی ئەوە بدرێت کە بگەڕێنرەونەوە بۆ خوێندن بێگومان ئێمە بێزگە لەو دەستپێشخەریە دەستپێشخەری تریشمان هەیە بۆ باشترکردنی زۆرێتی خوێندن چونکار وەکو گوتم ینی یەک لە هۆکارە سەرچیەکان زۆرێتی خوێندنە ئەگەر زۆرێتی خوێندن باشتر بکرێ من دڵنیام زۆربەی منداڵان ڕاکێش دەبن لە بۆ قوتابخانەکان و ئێمە دەستپێشخەریەکمان هەیە لە بۆ باشترکردنی زۆرێتی خوێندن بە ناوی بەڕێوەبردن لە ئاستی قوتابخانە واتە قوتابخانە خۆی بەڕێوە ببات ئیتر پێویستی بەوە نەبێ زۆر حکوومەت یارمەتی بدات چاوەڕێی حکوومەت بی هەموو شتێکی بۆ بکات ینی بتانی پشت بەخۆی ببەست باشە ئەم پلانانەش دەخرێتە بەردەمی ئەمە جێبەجێمان لە چەند قوتابخانەیەک بۆ نمونە ساڵانە چەندین قوتابخانە ئێستا ژمارەکە لە 400-500 قوتابخانەش تێپەڕیوە و تێبینی ئەوەمان کردووە ئەو قوتابخانانە زۆر باشترن لە قوتابخانەکانی تر و ڕێژەی دابڕانیان کەمتر بوویتەوە لە قوتابخانەکانی تر باش کاک عەبدولقادر هەمیشە پارە کێشەیە بۆ هەر کارێکێکی پێویستەکە بڕە پارەیەکت لە بەردەست بە ڕەنگە بەشێکیان لەبەر خاتری کەم دەرامەتی و نەبوونی دابڕابێتن لە خوێندن و تەنانەت پارەیەوەشیان نەبێت ئەو پاسە یاخود ئەو هەر هۆکارێکی گواستنەوە بیانگەنێتەوە قوتابخانەکە ئێوە وەکو لاینی مادی چۆن یارمەتیان ئێن بۆ کە چۆنەڵای ئەم بیانوە ببڕێنین لەوانەیە لەوەی زۆر لەگەڕ نەبم ینی مەسەلەکە زۆر مادی نییە مەسەلەکە زیاتر حەز و قەناعەتە ئەگەر منداڵ قەناعەتی بە شوێنێک بێ هیچ هۆکارێک نییە ئەو منداڵە داببڕێنی بۆ نمونە منداڵێک دەبێ با بڵێن مەدینە لەعاب ینی ئەو منداڵە تێناگە پارە هەیە پارە نییە منداڵەکە نایەتەوە لەبەرەوەی حەزی لە شوێنێک باشە خۆ بەشێک لە منداڵانیش هەیە کە منداڵی کارن لەسەر شقامەکان کارەکەن بۆی کە خەرجی ڕۆژانەی خۆیان بژەوی ژیانی خۆیان بەدەست بێنن بۆی لە خوێندندا ئەبڕێن دیسان منداڵەکە نییە ئەو بڕیارەتدا دایک و باوکەکە لە شوێنی منداڵەکە ئەو بڕیارە دەدات منداڵەکە حەزی لێیە و ئەگەر قوتابخانەکەش ئەوە بێ کە منداڵەکەش خۆی تێدا ببینتەوە منداڵەکە دا نابڕێ لە خوێندن بەڵام من لەگەڵتم زۆر جاران دایک و باوک هۆکارن لە بەوەی منداڵەکان دابڕێ بە بیانووی هەژاری مەرجیش نییە هەژار بن بەڵام بە بیانووی هەژاری منداڵ دادەبڕێن لە ئێوە هیچ کارێکتان بۆ ئەوە کردووە کە هیچ ئەو بیانۆشانتر بەدەستەوە نەمێنێت ئێمە بەڕاستی با لێت نەشارمەوە ئێمە نامانەوێت جێگرەوەی حکوومەت بین پارە بدەین بە خەڵک دوایی بەنەوەعکی کە ینی شیکردنەوەی بۆ بکرێت بەڵام ئێمە بە هەموو شێوەیەک هاوکاری ئەو قوتابیین کە تاکو جۆریەتی خوێندنی باشی بەدەستکەوێت لە ناو قوتابخانە نەبێتە هۆی دابڕانی ئەو قوتابیان ئەوە گرنگە تۆ هەوڵ بدەیت ئەو هۆکارانە بمبڕ بکەی کە دەبێتە هۆی دابڕانی قوتابی باشە لە تەمەنێکا هەیە کە جەنابەت باست کرد ئاماژەت قسە سەر منداڵ خۆی سەیرەکات ئەو پرۆسەی کە ئەو بیری لێ کردو وانییە و دابڕێ لە خوێن بەڵام ئەمە فترەیەکی کاتیە دواتر کاگاتە تەمەنێکی تر زۆربەی زۆرمانە خۆزگە خوێندنمان تەواو کردە بۆ ئەو تەمەنە چی ئایا هیچ کارێک کراوە تەمەنە گەورەکان وەبەست کەیتر خۆیان بە ئارەزوی خوان تر ئەوان بە دوای شوێنە کاگەڕن کە بگەڕن و بخوێنن بەڵێ لە کوردستان لە 2006 بە هەمان شێوە ڕێکخراوی یونیسف هاوکاری وەزارەتی پەروەردەی کرد لە عێراق و لە کوردستان زۆرە خوێندنێک دابنێن خوێندنی خێرای پێ دەڵێن بۆ ئەو کەسانن کە تەمەنیان گەورەترە لە تەمەنی خوێندنی فەرمی خوێندنی فەرمی ئەوەیە کە ئێمە دەچین خوێندنی نافەرمی ئەوەیە کە پێ دەڵێن خوێندنی خێرا یان خوێندنی گەوران بەڵێ ئەوانە دەتوانن بچنە ئەو سنتەرانە چەند ساڵێک لەوێ بن خوێندنەکەیان تەواو بکەن دوایی دەتوانن بگەڕێنەوە خوێندنی فەرمی و بەردەوام بندەی باشە و ئێمەش لەوە هاوکارین و بێزگەلەوەش لە بۆ منداڵانی پەنابەر و ئاوارە ئێمە سنتەرمان کردوتەوە سنتەری خوێندنی نافەرمی هەیە لە زۆر شوێن
دەتوانن لەو شوێنانە فێر بن ئەگەر تەمەنیشیان ڕێپێنەدا. باشە بە پێی پێوەری جوگرافیایی ئەو خوێندنگە ئەو سنتەرانەدا ئەنێن یاخود سنتەرەکان هەن و هۆکارێکی گواستنەوە هەیە بیان گوازێتەوە نا بە گوێرەی ئەو با بڵێ ئەو شوێنەیەک چەند منداڵی هەیە ئەگەر ژمارە منداڵەکان گەیشتە ئەوە بەو شوێن ینی شەژنی هەر یونسێف یان زۆربەی ڕێکخراوەکان ئەو شتانە دەکەن. باشە لە ڕووی مامۆستایان و کادری فێرکاریەکان ئەوانە چۆن؟ لەو سنتەرانە ڕێکخراوەکان مامۆستا دابین دەکەن. مامۆستاکان دابین دەکرێت هەر ئەو مامۆستایانن کە لە خوێندنگە حکوومیەکان هەندێک جار بەڵێ هەندێک جاریش نەخێر. باشە بۆ هەندێک بابەت بەڵێ پێویست دەکا هەر مامۆستای حکوومەت بی بەسە لە دەوامەشیکە یان دوای دەوام ئەوە هەندێک گرنگ نییە ینی مەسەلەن دەکرێت هەر خەریجێک ئەو یەک پرسیارم هەیە ئەگەر بە خێرایی وەڵام لە کام یەک لە شارەکانی کوردستان ڕێژەکە زۆر زیاتر بوو ڕێژەی دابڕان بەڵێ من ناتوانم ئەوە بڵێم لە بۆ ئەوەی بانە بێتە ڕێکلام بەڵام لە هەموو شوێنێک دابڕان هەیە باش ئێمە زۆر سپاس دەکەین عەبدولقادر کاکە سوور ڕێبەری فێرکردن لە ڕێکخراوی یونسف بۆ پرۆژەی گەڕانەوە بۆ خوێندن لەگەڵمان بوویت سپاس دەکەم. دێنە سەر ئەو بەشەی کە جارناجار لە پرۆگرامی بەیانی 24 لە فلای 24ەوە بەرهەمێک لە هاوکارانمەوە بۆ پرۆگرامەکەدا تەرخان دەکرێت کە لە پرۆگرامی ئێمەیە نیشانی ئەوەی خۆشەویستی بدرێت بە بەیانیان بۆ ئەوی کە هەمیشە کارەکانی فلای 24 کاری زۆر ناوازە و جوانن. جا ئەم بەیانیە فلای 24 یەکێک لە وەکو باسم کرد پرۆگرامە جوان و ڕەنگینەکانی کوردستان 24 هەر جارە بە شوێن و کارێک ئاشنامان دەکات. ئەم جارە فلای 24 چۆتە بنکەی مەشقی پیادەی هێزەکانی هەشتای پێشمەرگە. ئەمە کارێکی ناوازەیە کە ئێمە لێرەوە ئەوان ببینین و ئەوان جگە لە ئەرکە سەربازیەکانیان و مەشقی سەربازی ڕۆژانیان پابەندی سروتە ئاینیەکانە بن و کوڕان و کچانی نێو بنکەکە نوێژەکانیان بە کۆمەڵ دەکەن. لێرەوە دیوێکی دیکەی هێزەکانی هەشتای پێشمەرگە دەبینین. الله أكبر بەخێر بێ فلای 24 بۆ فەرماندەی هێزەکانی هێشتا لە بنکەی مەشقی پیادەی هەولێر. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. زۆر خۆشحاڵ بووین کەوا تەشریفتان هێنا بۆ بنکەی مەشقی پیادەی هەولێر بۆ ڕیکۆردکردنی ئەم نوێژە جەماعە و خۆمان بە خۆشحاڵ دەزانین کەوا کۆبوونێتەوە بۆ ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ وەکو فەرماندەی هێزەکانی هەشتا بەتالیۆنی کۆماندۆ دوای مەشقێکی چۆڕ و پڕ لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان و دوای ئەوەی کەوا چەند ئۆپراسیۆنێکمان دژی داعش ئەنجامدا ئێمە زۆر خۆشحاڵ بووین کەوا ئەو نوێژە جەماعە بکەین و بۆ ئەوەی کەوا پەیامێک بێ بۆ هێزەکانی داعش و ئەمسالی وەکو داعشەکان کەوا ئیسلام دینێکی ئاشتیە دینی سەلامەتە دوورە لە توند و تیژی. بەرگریکردن و دیفاعکردن لە خاک و نیشتمانمان و لە شەڕەف و ناموسمان ئەرکێکی دینی و ئیسلامی و ئەخلاقی و نەتەوەیی کوردستانە کەوا ئێمە پێوە سەربەرزین. الله أكبر. الله أكبر. الله أكبر.
چەند ساڵێک دەبێت کە بەشی فڕۆکەوانی لە کۆلیژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین کراوەتەوە و ژمارەی قوتابی کورد دەستیان بە خوێندنی پیشەیی کردووە لەم کۆلێژە. ئەلبەتە ئێستا قوتابی لەم بەشە بۆ ماوەی چەند ساڵێکە لە کۆلیژی ئەندازیاری دەخوێنن و پاشان قۆناغەکانی دیکە دەچنە وڵاتی دیکە دەخوێنن و لەوێ دوو قوتابخانەی دیکەش هەیە. بۆ ئەم مەبەستە میوانێکم لەگەڵ ئەبێت بۆ بزانین کە چەند قوتابی وەرگیراوە، چەند قوتابی دەخوێنێت، ئەو وڵاتی کە بۆی دەچن کوێیە تیا دەخوێنن و ئەم بەشە چەند ساڵە کراوەتەوە. ئەم بەیانیە پرۆفیسۆر دکتۆر ئاعید عوکاب سەرۆکی بەشی فڕۆکەوانی کۆلیژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین لەگەڵم دەبێت و بۆ ئەو قوتابیانەی کە ئارەزووی خوێندن لە بەشی پیشەیی یاخود لە بەشی ئەندازیاری فڕۆکەوانی دەکەن و ئەمانش بێگومان چەند وێنەیەکی ناو کۆلیژەکەیە کە لە کاتی وانەوتنەوەیە بە ئەو قوتابیانە. جا دەمانوێت زیاتر زانیاری وەربگرین، ئەوە دێمە لای میوانەکەم و لەگەڵ ئەو گفتوگۆکەم. پرۆفیسۆر دکتۆر عاید عوکاب بەخێر هاتی سەرچاوان. زۆر سپاس دەکەم، زۆر سپاسی کەنالی 24 دەکەم بە تایبەت ئەو پرۆگرامەی بیان باش. فرصەتی باش بوو حتا زۆر تەلەفۆن لۆم دێ حتا خاستن قوتابی 12 حاز دەکەن تێبگەن ئەو بەشە چییە. کەواتە ئەم بەیانیە جەنابەت لەگەڵ ئێمەیت بۆ ئەوانەی کە ئارەزوویەوە دەکەن بێنە کۆلیژەکەی ئێوە لە کۆلیژی ئەندازیاری بەشی فڕۆکەوانی. دکتۆر بالەوە دەست پێ بکەین. سەرەتا ئەم بەشە هەر لە کوردستان نەبوو و خەڵک بۆ ئۆکرانیا دەچوو. ئێوە هیچ هەماهەنگێکتان لەگەڵ ئۆکرانیا هەبوو؟ بەشەکە چەند ساڵە کراوەتەوە؟ چۆن بوو کە بەشەکەتان کردەوە؟ بێگومانەوێ بزانم لە دوای ئەوەی کە ئەو کێشانە ڕوویدا ئەو بەشە بە تەواوەتی لێرە کرایە وایە؟ بەێ 2020 ئەو بەشە کراوە لە کوردستان. دەستمان کرد لە 2020 ئالاساس مەرحەلی یەک و قۆناغ یەک و دوو لە هەولێر دەبی، سێم و چوارم لە ئۆکرانیا دەبی. کاتە 3 ساڵە ئەمە هەیە تقریبا 3 ئەم ساڵەوە. شانسی قوتابیامان ئەو 2 ساڵیان تاوا کرد دەبی ئەو مانگی 9 لە ئۆکرانیا بن، بەس خۆ دەزانێ ئەو شەڕی حالیان لە ئۆکرانی هەیە کە سەلامەتی قوتابیان خۆم ڕوانم نەکرد. کاتە ئەڵتەرناتیڤ چی بوو لەبەری ئۆکرانیاکەتان هەڵبژار؟ من لە کاتی خولە 2021 ئەمن لەگەڵ ئوردنی کۆنەکشنم هەبوو کە خەت بەدیل دەبێ احتیاتی خۆم هەبی، حساباتی خۆم کردبوو. فلە مانگی هەشت وەفدێک چوونە بە موافقەی سەرۆکی زانکۆ دکتۆر کامێران، من و لەگەڵ جەنابی عەمیدی دکتۆر نەژاد و محەممەد تاهەڕ و محەممەد باقی 4 کەس بوون، چوونە ئەکادمیای تایارانی ئوردنی مەلەکی. ئەوە ئەکادمیە تایبەتە بە فرۆکە. باشە هۆکارەکە چی بوو کەوێتان هەڵبژارد؟ حتا ئەمن مەرحەلەی 3-4 تەڵەوە تایاران دەبی عەمەلی بی، دەبی لەگەڵ تیارەی تعامل بکە. مەرحەلەی 3-4 ئەو ئەندازیاری فرۆکان جیاوازە لە بەشەکانێکی دی، دەبی مەرحەلەی 3-4 ڕاست خۆ تەڵەبە تعامل لەگەڵ فرۆکەی بکە حتا بتوانین سوود وەربگری، بتوانین ئیش بکەیت لە مەجای فرۆکە. فچوو لە مانگی هەشت لەوەی الحەمدولیلا تقریبا تەماشا ئیمکانیاتی ئەو ئەکادیمان کرد. ئەکادمیای دەن ئێرە ئەکادمی جۆردنیان خیبرەی باشیان هەیە لە مەجای فرۆکە، تقریبا خۆیان 40 تیارەی خۆیان هەیەیان تایبەت بین خۆیانە. موقعیان زۆر باشە لەناو مەتار عەمان دووەریە، یعنی ئەوەی باشە دائما تەڵەبەی ئەندازیاری فرۆکەی خۆم تعامل لەگەڵ تیارە دەبین. مختبراتی زۆر باشیان هەبوو لە هەموو ئەجزای فرۆکەی. فطلبە تقریبا ئەمن یەکەم وەجبەش تەڵەبەشمان الحەمدولیلا گەشت ئوردن، 15 تەڵەبەم حالیان لە ئوردنن، ئەوە 2 ڕۆژ دەستیان کردێ بخوێنن. ئەو تەڵەبێکی تەواو دەکە 2 ساڵ لە ئوردن بە جهودی خۆم و جەماعەتی وەفدش، یعنی طبعا عەمیدش و جەماعەت محەممەد تاهەڕ ڕێک هاتن لەگەڵ ئەو ئەکادمیای شەهادەی دی ببن. شەهادەی ئەو اقتصاسی تایران دەزانی دەرێن پێی ئیاسە. ئیاسە چییە؟ ئەوە تایبەتە بە اتحاد ئەوروپی، یعنی ئزن ئیشکردنە اختصاسە. باشە ئەو 2 ساڵە کە دەخوێنن چونکە وتمان زۆرێک هەیە پەیوەندی بە جەنابتەوە کات حەزەکەم زانیاریەکە. ئەو 2 ساڵە ئەرکی خوێندنەکان ئەکەوێتە سەر شانی حکوومەت یاریمی کوردستان یاخود چۆنە؟ بەخۆی ئەم ئەو چاوەڕێ من داوام کردیە بگەم جەنابی سەرۆک حکوومەتی برای گەورەمان لە ڕێگەی مەکتەبی
حتى ئەو کێشەی تەڵەبێ حەل بکەم ئەو پارەکە حالیان تەڵەبە دەدا قوتابی ئەو پارە دەدا لە ڕێگەی کاکفریدون چاوەڕێمە مەعودە کلۆم وەربگری حتى دانشم دەبی هەندێک مساعدەی قوتابی بکە خاصن ئەوە دەچن ئوردن هەیە بابی فەقیرە ئیمکاناتی نییە ئەتوانین بڵێن تێچۆکەی چەندێکە تاوەکو ئێستا بەڵێ ئێستا حالیان ئەو دوو وەجبە يعني دعمێکی خاصم برد لە جەنابی سەرۆکی ئەکادیمی ئەوش سەرۆکی ئەکادیمیش فڕۆکەی خاصی مەریک حوسێن بوو زۆر حازی کوردستانی دەکا دەبەر لەبەر خاترتان ئەو دوو وەجبەی دەبەم بە 35 وەرەقە بە ساڵی بە قسط دەبی دو قسط بێ لەوش 2000 هەیە مەصرفی هەیە مثلا ئیقامە و ڤیزە ئەوە علاقە بجامعی نییە شقش لە خۆی مثلا لۆیان دابینم کردیە هەر تەڵەبە تقریبا 100 دینار دەدا يعني ئەوەش مساعدەی جەماعەتی ئەکادیمیە يعني هەر خوێندنەکە 2 ساڵە دوای 2 ساڵەکە ئەگەڕێنەوە دەگەڕێنەوە شهادەی بەکەریۆس ئەم دەدەم پێیان لە صلاح الدین و شهادەی دیدە بە شهادەی خیبرە اختصاص باشە ئەو شهادەی سوودەکەی زۆرە ئەوەکی بزانێ ئەو شاد مافی دەدا لە هەموو اتحاد ئەوروپی ئیش دەکا لە خەلیج عەرەبی ئیش دەکا لە عێراق ئیش دەکا لە کوردستان ئیش دەکا کەوا بێ خواستێکی زۆری لەسەر بەڵێ دوو شهادەی دەبا ئەو دوو شهادەکە زۆر گرنگە باشە چ لە کچان و چ لە کوڕانجا ئەمەزانم لەو ژمارەیە کچان و کوڕان ڕێژەکانی حالیان ئەمن 11 کوڕم هەیە 4 کچم هەیە بەس ئەمن هەندێک لۆ کچم کەم بوو لەبەر بیدات ئۆکرانیا بوو هەندێک عایلە قبول ناکە چێکی ئۆکرانیا بەس ئێستا ئوردونە هەمان کەلچەری کوردستانە و زۆر نزیکە سەعات و چارەگە فەمن يعني بقوتابيان عزيز دەرێم هیچ کێشەی نییە کچ بێ کوڕ بێتە تەیان هەریەکە باشە دکتۆر بۆ وەرگرتنیان ئەبێ کۆنمرەیان چەند بێت کە وەربگیرێن چونکە هەمیشە دایکان و باوکان بیریان لەوە کردوتەوە کە خوێندکارەکەم قوتابیەکان ببێ بە دکتۆر یا ببێ بە ئەندازیار ئێستا ئەندازیارێکی زۆربەی کە لە تەمەنێکی منداڵیشن پرسیارن لێکە حەزەکەی بچی بە حەزەکان ببن بە تەیار بە فڕۆکەوان ئێستا و دەرفەتە هاتوتە پێشەوە کۆنمرەیانە بێت چەند بێت ئەوە قبول مرکزیە بەس ئێمە ئەو ساڵ عددم زیاد کردیە لەبەر ئۆکرانیا ئەمن تحت 25 طلبة بس ئەو ساڵ کردم تقریبا حتا 50 طلبەتان وەربگرم لەبەر اتفاقمان کرد لەگەڵ ئوردن گوتێمە حتا 50 طلبە بە ساڵی وەردەگرم پار ئەم معدرم 97 حتا 92 بوو بس ئەو ساڵە تۆقع دەکەم حتا 89 وەردەگرم لەبەر عددم زۆر کردیە کردم بە 50 طلبە بس پارەی ئەو ساڵ زیاتر لە ئەو دوو دەورەوەکی من حەبلۆ من ئەو تەڵبەی ئەو ساڵ بێن دەبی 50 وەرەقە 15 وەرەقە زیاتر دەبی لەوان باشە دکتۆر ئەمان وەکو کاری ئەندازیاری تەنیا فێری ئەندازیاری فڕۆکە بن یا دواتر ئەبن بە فڕۆکەوانیش ئەوانە دەبن ئێستا حالیان ئەو شهادێکی دەبن مەینتنسە نیسیانەی تایراتە کارێ حاضر دەکەن چا دەکەن ئەس خۆمشە من لە بەرتانیا 89 ئەندازیار بووم چۆن لە خۆم دەورەی فڕۆکە بمە تەیار بە ماوەی 5 مانگ کاتەوە دەرفەتەشیان لە پێش ئەوانش هەمان جامعە هەمان ئەکادیمیە بەشی دیان هەیە بەشی فڕۆکە دەبی فڕۆکەوان ینی تەڵەبەکەشە نیە بە 3 مانگ لە خۆی 4 مانگ دەبی بە فڕۆکەش شادەی وەردەگری کە فڕۆکە باشە دکتۆر شتێک هەیە لە کۆلیژە سەربازیەکانە زۆر ڕەچاوی ئەکرێت ئەویش بارودۆخی تەندروستی کەسەکەیە بەژنێتی قیافەیەکی ڕێکی هەبێت بێگومان کاپتنێکی تایران ئەبێت قیافەیەکی ڕێکی هەبێت بەژنی هەبێت بۆ ئەندازیارێکە چی ئەمیش بە هەمان شێوە مەرجتان هەیە چ مەرجێک ئەوانە ئەگرێتەوە ئەو مەرجانە چین وڵی ئێمە ئەوانە مەرجەکان فحوسات طبی هەیە بە تایبەت ئەوەی تێبێن چاوەکەی مەزبوط بێ ئەمەلوان نەبی یعنی زۆربەی گەنجان هەیە تەیارە دەچی لە کاتی تەیارەی سیانە دەکەی هەزاران وایری هەیە هەرێک بە کەلارەکە بەڕەنگەکە مەتەن شینوس ئیستا هەندێک تەڵەب هەیە لە ئوردن دوو تەڵەب هەیە کێشەی چاویان هەیە ینی فەرق ناکەم ما بینین شین و کسک فەوانە ئەگەر دەرنەجی لەو فحسی ناتوان ڕوانیان بکەم دەبی هەر قوتابیەک تەقدیم کە لەو بەش فحسی توبی لە خۆ مەزبوط بکە بە تایبەت فحسی چاو لۆ تەیار چاو زۆر ینی گرنگە لەبەر ئەوە دزان چیە حیاتی خۆی نییە هەزار حیاتی 500 نەفەر لە بەندەستی دەبی ئیشەکەی مەزبوط چاوەکەی مەزبوط بێ باش کەواتە لێرە بۆم دەرەکەوێت ئەمانە تەنیا فڕۆکەوانی تاری یاخود فڕۆکەی مەدەنی ئەتوان بکە یاخود فڕۆکەی جەنگیش ئەمن هەمووی دەدەم پێیان جەنگیش و مەدەنیش بە هەردووکیان هەرچەند حکوومەتی عێراقی مەچەندە داوای لە چەک و با بڵێن فڕۆکە و وانەی لێکین تاوکە ئێستا هیچ بۆ هێزەکانی عراقی بەڵێن حزی عراقی یاخود حکوومەتی عراقی نێدا بە کوردستان بەڵام بەشکم ئینشاءالله
ڕۆژێک بێتە پێشەوە کە ئێمەشی تر فڕۆکەی خۆمانمان هەبێت هەر لەم قوتابیانە بتوانن سوود بگرن. من ئەوە لە پلانم هەیە تقریبا پرۆپۆزالشم حاضر کردیە چاوەڕێمە لەسەر حکومەت جەنابی سەر حکومەتی ئەگە پشتگیرم بکە ئەوەی بە ئاسانی هەمووی دەتوانم بکەم. باشە ئەم بە تەنیا لە زانکۆی سەلاحەدین ئەم بەشە کراوەتەوە؟ تەنها زانکۆی سەلاحەدین هەیە کە حکومی. باش. ئیستاش جامعی عشقش محاولە کردیە ئەوانش بەشی فرۆکیان کردیە یەکەم ساڵیاتیان ئەوانە ئەوەی معدلی نهات کەمتر بی ناتوانانی بێتەکەن مثلا 75 76 دەتوانێت لە خۆی بڕۆ جامعاتی بەستە عشق هەیە ئەوش تازە دروستیان کردیە بە 75 ئەوانە وەردەگرن. باش. بس يعني عقدەکان جوازە دەگرێمە ئێمە عقدمان مثلا لەگەڵ جانا مثلا جوازێکی چییە؟ ئێمە مثلا 2 ساڵمان لە ئوردن دەبیتەوە. باشە. ئەوانش تا لە پلانیان هەیە بەس نازانم بزەوت چی ڕێگەوتنیان هەیە دەبی ئەو بەشە هاوکاری دەوێ ئەمیسا توانم هەر 4 ساڵ لێرە بخینم بەس تەڵەبەکەم زەعیف دەرەچی لەبەر قیبرەی عەمەلی کەم دەبێت ئەبێ پراکتیکی بۆ ئەوە هەموو گرنگیەکە لەسەرەوەی کە بە پراکتیکی 4 دەبی 7 پراکتیک بی 7 پراکتیک بی لەبەر ئەوە خۆ دەزانێ ئەمندامە تەڵەبی خۆشم دەرێم ئەندازیاری فرۆکە مهمترە لە تۆپ لۆ تۆپ ئەگە غڵات بکە یەک نەفەر لەبێت دەست دەمری بەس ئەگە ئەندازیاری فرۆکە ڕات دەکە 400 نەفەر دەمری لەبەر ئەوەی دەبی ئەندازیاری فرۆکە زۆر ئشارتر بی لە جامعاتی تۆپ. زۆر باشە یەک پرسیار وەکو دوا پرسیار ئەم ساڵتان ژمارەکەتان زیاد کردو بۆ 50 وەکو داواکردن داواکە زۆر زیاترە لەو ڕێژەیە کە ئێوە 50تان داناوە 50 مەقعدی دراسیتان داناوە ڕێژەکە چەند زیاترە؟ وەڵاهی خۆی دامن وزارەت لەسەری لۆ دەبی بە ساڵانە یعنی ئەتو داواکە 50 لۆ 65 دێ 75 لۆ دێ یعنی هەر ساڵە کلۆمە زیاتر دێ بەس هێمە دەڵێن مینیمەم برا پەنجابی مشکلمان نییە بەس وەزارەت جارجار لۆ دەبی خۆت زانێ قوتابی ماشەڵڵا ساڵ زیاتر دەبی زانکۆوانی حکومەت هەر سابتە یعنی هەر چەند زانکۆوان هەیە ئەو زیادی دابەش دەکەن مەثەڵەن لەسەر زانکۆیان یعنی هەر بەشێک حەسەی هەیە بەش 50 تەڵەبە زیاتر وەردەگری لە حەدی خۆی هەیە تەڵەب مەثەڵەن بەش 10 یعنی حتا زیاتر لە 50 کێشەمان نییە بۆ هیوایی کە باش ئەندازیاری فڕۆکەوانی باشمان هەبێت و فڕۆکەوانی باشیشمان هەبێت کە کورد هەمیشە بە جەرگ و بە ئازا بووە توانیەتی هەموو هەنگاوەکان کە سەختین بیان بڕێت و تیان پەڕێنێت. بەخوای زان چیە ئەمن ینی پلانێکی زۆر باشم هەیە ئەوەی سەمە زۆر ینی فەقیرن لەو فرۆکە یەک بەشمان هەیە خۆی بەش نییە بەش فرۆکان دەبی زانکۆی فرۆکانە بی ئەو مثلا ئۆکرانیا لە ئۆروپی هەموو زانکۆی فرۆکانە 14 بەشە دەبی درۆن ئێرکرافت ئەتویستا هەموو عالم بەتیجاهی درۆن ئێرکرافتە حتا بڕۆیشە تێکەوەی هەموو درۆن ئێرکرافتە شەڕیستە دەوڵەتی هەموو درۆن بێت تیارە بێت تیار ئێمە شیوای ئەوە خوازی جارێکی تریکە کە لەگەڵ جەنابەت لێرە چاپێکەوتمان کە جەنابەت ڕاگری کۆلێژێک فڕۆکەوانی بیت سپاس دەکەین پرۆفیسۆر دکتۆر عاید عوکاب سەرۆکی بەشی فڕۆکەوانی کۆلیژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین ئەم بەیانی لەگەڵمان بووی سپاس بۆ جەناب. زۆر سپاس دەکەم زۆر سپاس ئەو کەناڵی 24 دەکەم ئیکە ئەو مەجاالدا حتا لۆ قوتابی خۆم ڕوون بکەم زۆر سپاس دەکەم لەو فرسەتی ئینشاءڵڵا جارێکی دیێن زیاتر قسە دەکەن لەسەر بابەتی ئینشاءڵڵا و حاضرم ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم ئاخرشی دەرێم قوتابیانی ئەو ساڵ ئەوەکی مەراقی لە فڕۆکەیە بلا بێتی ئینشاءڵڵا و تەلەفۆنم لەدا و دەلیل تالیبی هەیە هەرچی پرسیارێکان دەبی خاصن خێزانی خۆیان هەرچی کاتێک دەتوانن پەیوەندی پێ دەکەم ئەو حاضرم لە هەر پرسیارێکی ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ هیوایی کە زانکۆیەکی فڕۆکەوانیمان هەبێت وەگوتم جەناب لێرەبیت ئەو کاتە قسەی لەسەر بکەین. ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم زۆر سپاس. دەینە سەر بابەتێکی دیکە کەویش باسی زانایانی چینی ئەەکەین کە لە ڕێگای تەکنەلۆژیای کۆپیکردنەوە بۆ یەکەمین جارە گورگێکیان دروست کردووە کە لە جەمسەری باکوور دەژی ئەوان لەو باوەڕدان کە ئەم تەکنەلۆژیایەکی زۆر باشە و دەتوانێت کە لە داهاتوو یارمەتی دەربێت لە پاراستنی هەندێک جۆری ئاژەڵی کێوی کە دەگمەنن وە مەترسی لە ناوچوویان لەسرە ئەم بابەتەشە بینین بێک. زانایانی چینی لە کۆمپانیای بایۆتەکنۆلۆژیای سینۆجین کە بنکەکەی لە پەکینە بە فەرمی ڕایانگەاند کە لە ڕێگای تەکنۆلۆژیای کۆپیکردنەوە سەرکەوتوو بوون لە کۆپیکردنی گورگێک کە لە جەمسەری باکووردا دەژیت.
کۆپیکردنی سەگ و پشیلە تا ڕادەیەک بۆ ئێمە ئاسانترە. ئێمە بەردەوام دەبین لە کارکردن لەم بوارەدا. لە هەنگاوی داهاتوودا ڕەنگە کۆپیکردنی ئاژەڵە چێوێ دەگمەنەکانیش بکەین جگە لە سەگیان پشیلەکان. پێشبینی دەکەین کە پێویستی بە بەکارهێنانی تەکنۆلۆژیای کۆپیکردنی نایەکسان هەبێت کە ئەمەش بۆ ئێمە قورستر دەبێت. هەرچەندە کۆپیکردنی گورگێک یاخود پشیلە و سەگێک لە ڕێگای تەکنۆلۆژیای کۆپیکردنەوە بۆ زانایانی چینی دەستکەوتێکی گەورەیە، بەڵام چۆنەتی تێکەڵبوونیان لەگەڵ ژینگەی سەرەکی خۆیان کێشەیەکی سەرەکیە و زۆربەی ئەو ئاژەڵانە ناتوانن زوو لەگەڵ ئاژەڵانی دیکەدا تێکەڵ بن و خۆیان بپارێزن. ئەم گورگە تازە لەدایک بووە، هەمان جێناتی گورگێکی ڕەسەنی هەیە، بەڵام لەگەڵ گورگەکانی دیکە نەژیاوە، بەڵکو لەگەڵ سەگێکدا ژیاوە. لە ڕاستیدا بۆ ئەو ئاژەڵانەی کە لە ڕێگای تەکنۆلۆژیای کۆپیکردنەوە دێنەبوون وەکو سەگ و پشیلە و گورگ، کێشەی تێکەڵبوونیان لەگەڵ کۆمەلگا زۆرە. تا زووتر لەگەڵ کۆمەلگا تێکەڵ بن سوودی زیاتری دەبێت و زووتر گەشە دەکەن لە ناو ژینگەی ئاژەڵاندا و فێر دەبن کە چۆن خۆیان بپارێزن و بژین. زانانی چین ڕایان گەیاندووە خانەکانی گورگەکە خراونەتە ناو هێلکەدانەکانی سەگێکی جۆری بیگڵ و لە ڕێگای تەکنۆلۆژیای کۆپیکردنی ئاژەڵەوە بەخێو کراون. ئەوان لەو باوەڕەدان کە ئەمە تەکنۆلۆژیایەکی زۆر باشە و دەتوانێت لە داهاتوودا یارمەتی دەربێت لە پاراستنی هەندێک جۆری ئاژەڵی کێوی کە دەگمەن و مەترسی لە ناوچوونیان لەسەرە. دێنا فەریقی، کوردستان 24. لە تایوان پێشبڕکێی فڕینی فڕۆکەی دەستکردی ماڵەوە بەڕێوەچووە لە کۆتایی سەرجەم تیمەکان شکستیان هێناوتەنیە پیاوێک بۆ براوە، ئەویش داوای هاوسەرگیری لە کچە هاوڕێکەی کرد. لە تایوان پێشبڕکەی فڕۆکە دەستکردەکانی ماڵەوە بەڕێوەچوو. مەرجی بەشداریکردن لە پێشبڕکەیەکە تەنیا دروستکردنی فڕۆکەیەکی دەستکردە لە ماڵەوە. پێشبڕکەیەکە ئەگەرچی وەکو کەرنەڤاڵێک سەیر دەکرێت، بەڵام براوەشی تێدا دیاری دەکرێت هەر فڕۆکەیەکیش زۆرترین ماوە بفرێت ئینجا بکەوێتە نێو ئاوەکە پلەی یەکەم بەدەستدێنێت. نابێت فڕۆکەکان لە 150 کیلۆ زیاتر بێت، دەبێت لە بەرزی 6 مەترەوە خۆیان فڕێ بدەن. 45 تیم ئەمساڵ بەشداریان کردووە، بەشێکیشان ئەوەندەی چێژیان لە سەماکردن بینی، ئەوەندە چێژیان لە فڕینی فڕۆکەکانیان نەبینی سەرکەوتوو نەبوون. بەشێک لە فڕۆکەکان تەنانەت نەیانتوانی لەسەر سەکۆی فڕینەکەش تێپەڕ بن و تێکشکان. 100% سەرجەم فڕۆکە و فڕۆکەوانەکان دەکەونە نێو ئاوەکەوە، تیمێکیش لە خوارەوە چاوەڕێیان دەکات، بە بەلەمی فریاگوزاری دەریان دەهێنێت. یەکێک لە بەشدار بۆکان ئەگەرچی نەیتوانی پلەی یەکەم بەدەست بێنێت، بەڵام پێشبڕکەیەکەی قۆستەوە و داوای هاوسەرگیری لە کچە هاوڕێیەکەی کرد. بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانی 24ەوە هیوایم کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت، سوودتان لێ وەرگرت بێت. تا بە یەک گەیشتنەوەکی دیکە لە نێوان ئێمە و ئێوە بەخواتان ئەسپێرم لە هەفتەی داهاتوو یەکترێ بینین.